لەبارەی کارنامەی پارتی دیموکراتی کوردستان و بەتایبەت لە سنووری هەولێر و کاندیدانەی کە دەیانەوێت بڕۆنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز عیمران حەمەحمەد ئەرگوشی مزوری کاندیدی ژمارە 23 پارتیە لە بازنەی هەولێر. کاک عیمران زۆر بەخێر بیت. هەمووان پێشکەوتنەکانی هەولێر دەبینن. پارتی چ پلانێکی دیکەی هەیە بۆ پێشکەوتنی زیاتری هەولێر؟ سەرەتا سوپاس بۆ ئەم دەرفەتە، سڵاو لە بەڕێز، سڵاو لە بینەرانی K24 کوردستان 24. بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە پارتی لەوەتی دامەزراوە تاوکو ئێستا لە پێشکەوتندا بووە و هەر شوێنێک پارتی لێ ئەوەدانی لێ بووە. ئەگەر پارتی دیموکراتی کوردستان ئەگەر لە شاخیش بوو بێ ئەو شوێنانەی ئەوەدان کردەوە کە شوێنی نیشتەجێبوونی خەڵک بووە، کە شوێنی پێداویستی خەڵک بووە، کە شوێنی هاتوچوو بووە، کە هەر شوێنێکی تر بووە. وێ پارتی ئێستا لە هەولێر من باسی دەسەڵاتی یەکەم و ئەو شتانە ناکەم، من باسی حکمڕانی پارتی دەکەم لە هەولێر وەکو دیارە. ئەم ساڵی 2025 مقارنە بکە لەگەڵ ساڵەکانی 2000ەکان و مقارنە بکە لە 90ەکان و مقارنە بکە لەگەڵ بەراوردی بکە لەگەڵ 80ەکان. ئەوجا پێشکەوتنەکان بە دەردەکەوی و دنیاش پێشکەوتووە. ئێستا وەسائلی بینین و وەسائلی پەیوەندیکردن و وەسائلی گواستنەوە ئەو شتانە وەکو پێشان نییە بڵێن وڵا شتێک باز بکەین کەوانە بینە شتەکە مەلموسە بەرجەستەیە لە بەرچاوی خەڵکە. بۆیە ئەم پێشکەوتنەوەی هەولێر ئەوڕۆ لە دوو کەرنەڤاڵی زۆر گەورەدا جەنابی برا گەورە لە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی کوردستان لە شەقڵەوە و جەنابی نێشیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە سلەیمانی ئەو ڕاستیانەیان دەرکاند و جەنابی سەرۆکی هەرێم باسی ناوچەکانی سلێمانی کە باسی ئاسمانی سلێمانی کە بەشێکە لە هەرێمی کوردستان باشە بەشێکە لە هەرێمی کوردستان کەواتە پارتی پلانی هەیە ئەو پێشکەوتنەی لە هەولێر لە هەموو بوارەکان لە ڕێگاوبان لە پێشکەوتنی وەبەرهێنان لە گەشت سەندنی شارستانیەتی شارەکە بیگوازێتەوە بۆ ناوچەکانی ئەگەر سلێمانی ڕۆژی لە ڕۆژان و ئێستا و لە داهاتووشدا لانکەی شۆڕش و قوربانیدان و بەرخودان بێت بوونە سلێمانی جیاوازی چیە لەگەڵ هەولێر؟ بەڵێ زۆر بە باشی دایکا و ئەگەر بوار بە پارتی بدرێت و یەک حکوومەت و یەک هەرێم و یەک پەرلەمان و یەک دەسەڵاتمان هەبێت بەڵێ پارتی ئەم ئەزمونەی هەولێرە و ئەوەدانی هەولێر دەباتە سلێمانی و دەباتە هەر ناوچەیە کە سنوورەکانی ناوچەی مادەی 140 نەکرا هەولێر و پێشکەوتنەکان بە دەردەکەون ماوەیەکی زۆریش ناخایێنێت. تەبعا پێشکەوتنانە لەسەر دەستی هەوڵاتیانی هەرێمی کوردستان بەدیدین، لەسەر دەستی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەستدێن بە پێشبەستن بەو داهاتەی کە لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانە کە لەم لەولە بە هەدەر ناچی و تەخشان و پاشانی پێ ناکرێت بەڵکو لە ژێرخانی ئابووری کوردستان خەرج دەکرێت و ژیانی هاوڵاتیان و پێداویستی هەوڵەتەنگ پێدابین دەکرێت. باشە جەنابەت وەکو پسپۆڕیەکەت لە بواری پەروەردەیە دەبێت و پرسیارە بکەم کە ئەزمونتان هەیە لە بواری پەروەردە. پلانتان چییە کاتێک بڕۆنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پلانی پارتی چییە بۆ بواری پەروەردە؟ وەڵڵاهی ئیمامە پلانی ما دروشمەکانی پارتی و ئەمە لە سەروبەندی بانگەشەیەکی سەرتاسەرین لە سەر تاپای عێراق خەریکی بانگەشەی هەڵبژاردنن. پارتی دروشمێکی بەرز کردوتەوە هاوبەشی و هاوسەنگی و سازان. ئێمە لەو سێ دروشمە ببەستینەوە بە پەروەردە و نەک بە پەروەردە بە سێکتەرەکانی ترەوە دەبینین کە بۆشاییەکی زۆر گەورە لەناو ئێمە و حکوومەتی عێراقیدا هەیە. خطابی پارتی وتاری پارتی بانگەشەی پارتی موجهە و ئاراستەکراوە بۆ حکوومەتی عێراقی بۆ دەسەڵاتدانەی عێراق کە گۆڕانکاری لە شێوازی حکومڕانیدا بکرێت و بەو گۆڕانکاریانە گۆڕانکاری لە تەواوی سێکتەرەکاندا بکرێت و لە ناویشاندا پەروەردە. اینجا ئەمە هاوبەشی و هاوسەنگی و سازان لە چیوە هاوبەشین و بۆچی هاوبەش نابین و ئەگەر هاوبەشین بۆ شتێک دیار نییە، بۆ ڕووناییەک دیار نییە، بۆ تیشکێکی سەوز پێنا یعنی تشکێکی سە هەڵ ناکەن بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی بە زانایی خۆی بە تێگەیشتنی خۆی بە پشبەستن بە شارەزایی خەڵکی هەرێمی کوردستان بتوان کردی پەروەردە بپێشەوە ببەن. کاک عیمران ینی لە کابینەی نوێم بە تایبەت شۆڕشێکی گەورە لە بواری پەروەردەکرا چ لە کەمکردنەوەی داوامی قوتابخانەکان لە 2 داوامی و 3 داوامی بۆ 1 داوامی دروستکردنی قوتابخانەی نوێ و هەروەها گەڕانەوەی و کەسانی کە دابڕاون لە خوێندن کە ئەمانە ئاڵنگاری زۆر گەورن لە عێراق.
دەتانەوێت چی بکەن بۆ عێراق؟ هایا دەتوانن ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان بگوازنەوە و لەوێش ڕوبەڕوێ ئەم ئاڵنگاریانە ببنەوە؟ سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان سیستەمێکی پێشکەوتووە بەڕاستی بەڕەغمی ئەو هەموو ئاڵانکاریانەی کە دێتە سەر ڕێ حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی ناوەندیەوە لە ڕووی دابینکردنی بودجە و موچە لە بوو مامۆستایان و بودجە لە بوو ژێرخانی پەروەردەی لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشدا پەروەردە پێشکەوتووە لێرە و حکوومەتی عێراقیش دەزانیت و ئەو ئەزمونەی کە لێرە هەیە بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان و هیچ مانعی نییە و گومانیش لەوەی دانیە کە دەتوانێت هاوکاری بەشەکانی تری عێراق بکات لە بواری پەروەردە بەڵام کاتێک کە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان و سانسۆر لەسەر موچە و بودجەی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی مامۆستایان نەمێنێ و مانعاتێک نەبی بۆ هاتنی و دڵنیایی دەدەمێ کە پەروەردە لەگەڵ ئەوەی کە ئەو هەموو ئاڵانکاریان هاتنە سەر ڕێ پەروەردە لە هەرێمی کوردستان پێشکەوتووە و ئەوان ئەزمموی ئێمەیان وەرگرتووە لە زۆر بووە لە گۆڕینی پرۆگرام لە دامەزراوە فەرمیەکانی پەروەردەی وەکو سەرپەرشتیاری وەکو خۆکردنەوەی خۆڵبوو مامۆستایان وەکو پێشکەوتنەکانی لە قوتابخانەکاندا وەکو بەکارهێنانی سیستەمە نوێیەکانی هەرچەندە لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان هەمویان بە سیستەمە پێشکەوتوەکان ئیش کار ناکەن و توانای حکوومەتی هەرێم نەگەیشتووە ئەوەی کە هەموو قوتابخانەکانی هەرێمی کوردستان توانەدار بکە و سیستەم پێشکەوتوەکان بوەستنەوەی و بە ئەلکترۆنی بکات بەڵام ئەو شتانە هەموو لە ئەو ڕوو بەرنامەی جەنابی سەرۆکی حکوومەت لە شەقلاوە ئاماژەی بە زۆر شت کرد و زۆر بەرنامە هەیە بە تایبەتی بۆ لاوان و بۆ گەنجان و بۆ پەرەپێدان بە کەرتی تایبەت و ئەمانە لە هەرێمی کوردستان و بە تایبەتتر لە هەوڵەکانی پارتی دیموکراتی کوردستان بینراون و ڕنگدانەوەی هەیە و دروشمێ ئەم جارەی پارتی هاوبەشی هاوسەنگی و سازانە و مێژوەیەکیشمان هەیە ڕابردووەکمان هەیە کە ئەگەر عێراق ئەمە جێبەجێ نەکات و نەیکردووە لە ڕابردووە کێ زیانمەند دەبێ هاوڵاتی عێراقی یان هەرێمی کوردستان؟ زەرمەندی یەکەم هەردوو لایە هەرێمی کوردستانە و عێراقا ئەمنیەتی ئێرە بەسراوەتەوە ئەمنیەتی عێراقەوە پێشکەوتن لێرە هەبی لە عێراقیش دەبی گەشە سەندن لێرە هەبی لە عێراقیش دەبی ئەگەر هاتو عێراق ڕێگری لێ نەکا عێراق بوو ئەو ڕێگریانە دەکات چونکە ئەو گەشە سەندانە لێرە هەیە باوەڕ ناکەم بەم زوانە یان بەم دەسەڵاتە کە ئێستا عێراق بەڕێوە دەبات کە ئێستا عێراق لەسەری هەڵکەوتووە بنیاتنراوە دوای 2023 باوەڕ ناکەم و ئەو پێشکەوتنانە لێرە ڕووبدەن لەبەر زۆر هۆکار لەبەر ئیتر گەندەلی گەورە ئیتر دەستێوەردانی نێودەوڵەتی ئیتر پابەند نەبوون بە ڕێژکە و پرەنسیبەکانی نیشتیمانی ئەمە هەموو وای کردێ کە ئەو هاوبەشی و هاوسەنگی و سازانە نێتە دی و نەهاتنەتنی ئەو هاوبەشی و هاوسەنگی سازانەش کاریگەری زۆر خراپ یعنی کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەکا بەڵام کارگەری لەسەروانیش هەیە وەکو گوتم کارگەریەکە دوولایەنە و باشە کە حکوومەتی عێراقی دەست لە ناو دەست بنێ و ئەو دروشمانە لەگەڵ پارتی و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پێکەوە جێبەجێ بکەن. بە کورسی وەڵام بێتەوە و دوا پرسیار سپاس دەکەم. پارتی لە بانگەشەیەم جارە زۆر جەخت لە جێبەجێکردنی دەستور دەکاتەوە. ئەو مادانە کامانن کە دەتانەوێت جێبەجێ بکرێن لەلایەن عێراقەوە؟ دەستور بە گشتی جێبەجێ نەکراوە ئەوانەی تایبەت بە هەرێمی کوردستان لەوانە 55 مادە زۆر بە زەقیتی هەرن و لە ناو 55 مادەکە ئەوەی کە هەمومان پێوە ئازار دەکێشین و ڕۆژێک لە ڕۆژان بە حەزی ئەوەین کە چێژێک ببینین لە جێبەجێکردنی مادەی 140 کە پەیوەستە بەو ناوچانەی کە لە دەرەوەی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستانن مادەی 140 لە پێشەوەی کارەکانی حکوومەت دەبێ و لە پێشەوەی مفاوەزاتەکانی داهاتوو دەبێ و لە پێشەوەی کارەکانی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم دەبێت و ئەو بابەتە دەگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ و ئەو ڕووکە لە شەقلاوە جەنابی براگاورە زۆر جەختی لەسەر کوردستانی بوونی کەرکووکی کردەوە و هیچ سازشێک لەسەر ئەو مافانە ناکرێت. زۆر سپاس دەکەم بە هیوای سەرکەوتن بەڕێز عەمران محەممەد ئەربوشی مزوری کاندیدی ژمارە 23 پارتی لە بازنەی هەولێر. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم.